لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بۆ ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئامادەکاریان کردووە. سەرجەم بەڕێوەبەراتیە هەستیارەکانی هاتوچۆ، پۆلیس و ئاسایش و تەندروستی ئامادەکاریان کردووە. قایمقامی سلێمانی دەڵێت لە چەند ڕۆژی کۆتایی ڕەمەزان لیژنەکانیان چاودێری وردی بازاڕ و نرخ دەکەن. هێزە ئەمنیەکان تەواجد و حوزوری بەردەوامیان ئەبێت لە ڕۆژانی پێش جەژن و هەروەها لە ڕۆژانی جەژنە، چ لە ناو بازاڕە، چ لە شەقام و شوێنە گشتیەکانە، چ لە ناوچە گەشتیاریەکانە، هەروەها لە گەڕەکەکانی ناو شاریشە حوزورێکی زۆر زیاتر ئەبێت. و لێرەوە داواکارین لە هەموو لایەک لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هاوڵاتیانی بە شەرەفی شاری سلێمانی لە هەموو ئەو گەشتیارانی کە یەنە ناو شاری سلێمانی و هاوکارمان بن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین ئەو بەرنامە و پلانی کە دامان ناوە بە سەرکەوتوی جێبەجێ بکەین. گەرچی ساڵانی ڕابردوو لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز نرخی خواردن و شتومەکەکان لە بازاڕەکاندا بەرزبوونەوەیان بەخۆیەوە دەبینی، بەڵام ئەمساڵ بەهۆی قەیرانی داراییەوە زۆربەی نرخەکان داوەزیون. چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت لە ڕووی کوالیتی و نرخەوە ئەمساڵ توانیویانە هاوسەنگی بپارێزن. ڕۆژان نرخی سەرجەم شمە و کاڵەکان وەرەگیرێ، ئەوەی مای دڵخۆشیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە سەرجەم نرخەکان بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆوە بینیوە و ئەوەی مای دڵخۆشی شەهید جۆرە نرخێک بەرز نەبووتەوە و تەنها ئەوەن ئەو پسڵی سەرپێچەیان کە کراوە بۆ فرۆشیاران و فرۆشگاهانە لەبەر موادێک کەسپایار بووە، هیچ جۆرە شوێنێکماندان نەخستووە یان فەرامە نەکردووە لەبەر گرانفرۆشی. و موادانشی کە هێتە ناو هەرێمی کوردستان و سەرجەمیان لە مەرزەکان پشکنیان بۆ کرێ، ئەگەر ڤێتەرنەری بێ یان تەندروستی بێ یان کەرەدینی کوشتتوکاڵی بێ لە هەموو بارەکانە. تەنیا چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز، بازاڕەکانیش لە ئێستا بەدواوە قەرەباڵخی زیاتر بەخۆیەوە دەبینێت، بەتایبەت لە شەواندا. بەڵام بە بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوو جموجۆڵی هاوڵاتیان لە بازاڕەکاندا کەمتر دەبیندرێت. هۆکارەکەشی گیرفانخاڵی هاوڵاتیانە. ڕێمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.